سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم لە هەر شوێنێکن تەندروست و لەش ساغ و سەلامەت بن. دەستپێکی ڕۆژتان بە ڕۆژباشی کوردستان 24 دەست پێ کردووە چونکە دەزانن ئێمە زیاترین زانیاری و جوانترینی راپۆرتەکانمان بۆتان ئامادە کردووە بۆ ئەوەی کە ڕۆژێکی پڕۆزەتان هەبێت دووە هەموو ڕۆژێک وەک ڕاهاتوین کاتژمێر حوتی سەر لە بەیانی بەکاتی هەولێر ئێمە لەگەڵ ئێوەی ئازیز خۆشەویستە بین و هیوادارین کە بەڕگە و بابەتەکانمان بەدڵی ئێوەی بینەر و بیسەر بێت و ڕۆژباش هاژە. ڕۆژباش سۆڤان ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژباش ئێمە هەموو ڕۆژێک سەرەتا لە پرۆگرامی ڕۆژباشەوە ڕۆژباشێکی پڕوزەتان لێ یەکەین تا ڕۆژەکەتان ئینشاءالله بەخۆشی دەست پێ بکات. ئێمە هەر ڕۆژەی تەورێکتان بۆ ئامادەکەین هیچ چین و توێژێکی کۆمەلگا لە یاد ناکەین هیچ کایەکی ژیان یاد ناکەین بە تایبەت کە ئەیبەستینەوە بە هەر دۆخێکەوە کە ئێستا ئێمەی تا ئاژین و ئەم ڕۆژ باسکردنە لەسەر خاوەن پێداویستێت تایبەتەکان دۆخی ئەوان چۆنە لە کاتی کۆڕۆنادا و لەم سەردەمەدا و هەموو ڕێکارەکانی خۆپارێزی لای ئەوان چۆنە بە هیوای سەلامەتی زۆر زیاتر بۆ هەموو خاوەن پێداویستێت تایبەتەکان و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بۆیە ئێمە لە ناوەڕۆکی بەرن پرۆگرامەکە بینەر بن تا بزانین لەگەڵ کەسانی پسپۆر ئەو بابەتە شرۆڤاکەین و گفتوگوۆی لەسەرەکەین و بینەرمان بن تا ئەو کاتە و سەرەتاش سۆڤان بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکات. حکوومەتی هەرێمی کوردستان پلان بۆ بەراودان بە کەرتی تایبەت دادەڕێژێت و پێداچوونەوەش بە سیستەمی باش دەکات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە سەرپەرشتی کۆبوونەوەیەکی تایبەت بە بەراودان بە کەرتی تایبەت و پیاداچوونەوە و ڕێخستنەوەی سیستەمی باشدانی لە کۆبوونەوەکەدا کرد. گفتوگۆ دەربارەی ئەوە دکرا کە پەرەپێدانی کەرتی تایبەت و ڕێخستنەوەی بازاڕی کار و پیاداچوونەوەی یاساکانی پەیوەندیدار بە کار و دەستەبەری کۆمەڵایەتی ئەوانەی لا کەرتی تایبەتدان کرا کە بۆ ئەم مەبەستا لیژنەیەکی تایبەت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران پێکاتوە. هەروەها پێداچوونەوە بە سیستەمی باج و ڕێخستنەوەیدا کرا. 5 کەسی دیکە لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستا و 206 کەسی دیکەش تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە ئەنجامی گەڕان و پشکنینەکانی تایبەت بە کۆرۆنا لە ماوەی 24 کاتژمێردا 206 توشبووی دیکەی کۆرۆنا دەستنیشان کراون و هاوکات 5 کەسی دیکە بە کۆرۆنا گیانیان لەدەستا کە 2 لە توشبووان گیانیان لەدەستاوە لە پارێزگای هەولێر و 3 توشبووی دیکەش لە سنووری سلێمانی. بەپێی ئامارەکان ژمارەی توشبوانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان 2300 کەسی تێپەڕاند. 1259 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون 58 توشبووی دیکەش گیانیان لەدەستا. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق بڵاوی کردەوە لە 24 کاتژمێردا 1259 کەسی دیکە لە سەرتاسەری وڵاتەکەی تووشی کۆرۆنا بوون کە زۆرینەی توشبوانی نوێ لە بەغدا تۆمار کراون. هاوکات 58 توشبووی دیکەش بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستا. بەپێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی عێراق تا ئێستا 20209 کەس تووشی کۆرۆنا بوون و 607 کەسیش بە کۆرۆنا گیانیان لەدەستاوە. وا دەچینە ڕۆژهەڵات و پارێزگاکانی سنە و لۆڕستان لە ڕۆژهەڵاتی کوردستان خرانە ڕیزبەندی هێڵی سووری مەترسیەکانی کۆرۆنا. وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەاند شەپۆلێکی نوێی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە وڵاتەکەی سەری هەڵداوەتەوە و 14 پارێزگای ئێران لە سەروی هێڵی سووری مەترسیەکانی زیادبوونی ژمارەی توشبوان و گیان لەدەستدان بە کۆرۆنا. لەناو ئەو پارێزگانەشدا شارەکانی سنە و لۆڕستانی ڕۆژهەڵاتی کوردستان هەن. پێشتریش بەرپرسانی زانکۆی پزیشکی سنە هۆشداریان لەبارەی شەپۆلێکی دیکەی کۆرۆنا لە ڕۆژهەڵاتی کوردستان داوە. ئەمە ئەو هەواڵ و زانیاریانە بوون کە لە جیهان و لە ناوخۆی کوردستان و چواردەور و بەرمان وڵاتانی دراوسێ کە لە کورتەی هەواڵەکان پێشکەشتان کرا.
بەڵێ سەرەتای پرۆگرامەکە وەکەمیشە هەتا کۆتاییش ئێمە هەموو ئەو بەرگە و بابەتە سەرنجڕاکێش و جوانانەمان بۆ ئامادەکردن بەڵام لە سەرەتاوە وەک هەموو ڕۆژێکی دیکە باسی بابەتێکی زۆر سەرنجڕاکێشەکەین ئەویش کە هەر جارە و بەشێکی کوردستانە یاخود کللتورێکێتی یاخود بەرهەمێکی ناوخۆیەتی کە ساڵانە بەشێک لە کۆچەرە وەرزیەکانی گەرمیان و دەربەنیخان بۆ لەوەڕاندنی مەڕ و ئاژەڵەکانیان بۆ چەند کاتێک ڕووەکەنە شوێنەکانی دیکە کۆچەرین لە بەرەوەی بەپێی وەرزەکانە گۆڕێ و لە شوێنێکەوە ئەچنە شوێنێکی تر بۆ ئەوەی ژیانیان بەردەوام پێبن و بۆ ئەو یاخود ئەو کۆچەریانەی کوردستان بۆ لەوەڕاندنی مەڕ و ئاژەڵەکانیان بۆ مانگێک جاروێ بۆ مانگێک یاخود بۆ زیاترە کۆچی سنووری خەلەکانەکەن ئەوانێک کە لەو منتیقەیەن ئەوان تا کاتی بەفر و سەرما لەو ناوچەیە ئەمێنەوە و دواتر کۆچی پێچەواناکەن وەرۆک وتمان لەبەرەوەی لەگەڵ وەرزەکان خۆیانە گونجێنن و شوانکارەکان لە کاتی بردنە دەرەوەی مەڕووماڵاتەکانیان ڕەچاوی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆناشەکەن تا ڕادەیەک ڕێنمایەکان جێبەجێەکەن تا ئێمەش لە نزیکەوە لە ڕێگەی ئەم فیچەرەوە بزانین ژیانیان چۆنە و چۆن کاتەکانیان بەسەرە بن. ئێمە وەکو خاوەڕانێک لە گەرمیان لە سێحسێنەوە هاتوین بۆ ئێرە کەوا بۆنەی بێلەوەڕیەوە بێکە بارانیەوە لە گەرمیان هاتین بۆ ناوچەی کوێستان بۆ ئەمبانی خۆشکە کەوا حیوانەکانمان بژێت و لەوەڕی زۆرە لەوەڕێ باشی ئێماشڵا ئیتر دوایەوەش هەتاکو و باران نەباری ئێمە ناگەڕینەوە بۆ شوێن خۆمان تەواو سەردی نەکا چکمە کەژە بەفرێ گرێترە و کاتەکەی بەفر گردی ئێمە چوینە خوارەوە تەواو سەردکە ئێمە چوینە خوارە. ئێمە وەکو ئاژەڵداران و مەڕدارانی گوندی ڕیشە سەر بە ناعی خەلەکان پوش و پاوانی تایبەت بە خۆمان هەیە و بەشمان دەکات بەڵام ئەگەر ئاژەڵ و مەڕ و ماڵات لە دەرەوەی کوردستانەوەیان لا شوێنێکەوە بێتەوە ڕەنگە کێشەمان بۆ دروست بکات. بەڵێ هەژە تۆ حەزە و بابەتی فێلم و ئەو بابەتانەیت ئەم راپۆرتش کە ئامادە کراوە باس لەوە ئاکات کە دیسانەوە دەرهێنەران و فیلمسازانی کورد جێپەنجەی خۆیان لە فستیڤاڵە جیهانیەکان یا فستیڤاڵانی وڵاتانی دەرەوە بەجێهێشتووە کە ئەویش فیلمیلەکە یاخود پەڵا لە دەرهێنانی فیلمسازی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کەڵاتی فستیڤاڵی لەندەن وەردەگرێت
فیلمی لەکە یاخود پەڵا لە دەرهێنانی شۆڕش وەکیلیە کە دەرهێنەری کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵاتی حوتەمین فستیڤاڵی لەندەن وەردەگرێت. ناوەڕۆکی فیلمەکە باس لە بەسەرهاتی پیاوێکی بە ساڵاتچووی خزمەتگوزار لە هۆڵی سینەماکانەکات کە چۆن ڕوبەڕووی بابەتێکی سەحراوی و سوریالی دەبێتەوە و فیلمەکە دەبێتە نواندنی کاریگەری و توندی تیژیەکان و فیلمی پەڵا یان لەکە لە 10 فستیڤاڵی نێودەوڵەتی جیهان لە وڵاتانی ئەمریکا، بەریتانیا، کەنەدا، ئیتالیا، هندستان بەشداری کردووە. بەڵێ سۆڤان ئەم ساڵ زۆربەی فستیڤاڵەکان بە تایبەت کە بۆ فیلم بوو بە شێوەی جیاواز ئەنجامەدرێ داوەران لە ڕێگەی ئۆنلاینەوە بێ یاخود کۆنفرانسی ڤیددیۆیی بێت قەراری لەسەرێن و دواترەڵێن کە ئەو فیلمانەی کە زۆرترین خەڵاتی وەرگرتووە و ئەعلانیەکەن بۆ هەموو بینەرەکان یاخود بۆ ئەوانەی کە هەواداری فیلمن بەتایبەت ئەم ساڵ کە فستیڤاڵی کان لە سەرەتای مانگی 4 وەک هەمیشە ئەکرێ بەڵام بڕیار درا کە بوەستێنرێ بۆی ئەگەر دۆخەکە بەرەو باشتر بڕوە فستیڤاڵەکە وەکو ساڵانی پێشوو بە شوەیەکی ئاسایی بڕات و ئاهەنگی گەورە ساز بکرێەوە لە هەموو جیهانیشەوە فیلمەکان بەشدار بن لەگەڵ ئەکتەرەکان کە ئەوەی جی سەرنجە سۆمان بینیوتە ئەکتەرە خانمەکانن لە فستیڤاڵی کان یاخود ئۆسکارا بینیوتە چەند بە شێوەیەکی جیاواز. ئەم ساڵ بە شێوازی جیاواز چونکە دەمامەکە بەستون لەگەڵ جلوبەرگەکانیان ڕێکیاندا خزمەت بینیمان چونکە وتیانتان لەوە ئەچێت کە ڕێوڕسمی خەڵاتدانەکە بە شێوازێک بێت کە وەکو ساڵانی دیکە نەبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمانە فستیڤاڵێکی ئەوەندە بچووک نین تا هەر لە شێوەی ئۆنلاین بەڕێ بکرێت بۆیە دیارە فستیڤاڵێکی گەورە دەبێت و حتمما بەپێی ڕێنمایەکان چاودێری ئەو بابەتەش ئەکەن و هەروەک پەیمانمان پێداون و هەموو ڕۆژێکیش لە ڕێی پەیامنەرانمان و ئێمە لە کوردستان و هەموو چواردەروبەرمان ئەو زانیاری و شتانی کە دەبێ بیزانین کە پێمان بگەێنرێت لە ڕێی تۆڕی پەیامنێرانمانەوە بە ئێوەی دەگەێنین. ئێستاش پەیامنێرمان ئاری حوسێن لە ئاکرێەوە لەگەڵمانە. ئاری ڕۆژت باش و هیوادارم کە تەندروست باش بیت پێمان بڵێیت لەکوێی ئاکرێت و ڕەوشەکە لە ئاکرێت چۆنە ڕۆژەوی ئاکرێمان بۆ باس بکەم. بەڵێ سپێداهەیەوە و تەماشەوانان باش بیتن لە دەستپێکی ئەگەم بەحسا سەقای ئەڤڕوو بکەین یە ئاکرێ و بگشتی دەڤەری ئەم دکارین بێژین کە ئەڤڕووکە ئەف دەڤەر خوداناخۆ و سەقاکی گەلێکی فێنک و دلڤەکەرە ji ber ku di şeva darbazbûyî de el demjimêr 10 bû 11 pêleka baranbarînê ya baş îdî ev dever vegir bi taybetî jî سنووری هەر سێ قەزایên ئاکرێ و بەردەڕەش و شێخانێ ئالیە ڕۆژئاوایە ve ئەڤروکە ڕەوشە سەقای ڕەوشەکە فێنێکە ئەڤروکە jî her disan pêşbînî ditekirin ku li direngان êvara Evrûkê jî pêleka diya baranbarînê vê deverê ve bigirîtin û vê gavê jî bi giştî yanî dever ya vegirtiyeş hewran ku rewşa seqayî ya fênikirî. Di aliyekê dî de gem behsa wan rêkaran bikein ku li hember vayrosê Kurnayê hatine girtin ji ber ku her digel halatên derketina vayrosê Kurnayê nava Herêma Kurdistanê de êdî li tevê qezayên ser û parêzgeha dûkê ji ve lijne ji bo ڕۆپڕبوونا vê vayrosê hatine pêkînan nexwasme di nava Akrê û qezayên berdaraş û şêxanê da vêgavê Akrê ku egerçi xweda naxwe hiç tûjbûyekê vayrosê Kurna nîne her kes çi kesekê wê jî et nava karantanaya da nîne ku ji bo yekê ku guman li ser hebîtin ka ve tûşî vayrosê Kurna lê ava Akrê cihekê taybet bi karantînkirina wan kesan heye ku guman li ser heye ku vêgavê nava wê cihê de 52 kes ji xelkê ji gundên nava qeza berdaraşê da li nava karantînkirine ji ber ku roja çarşembiya darbazbûyî hate aşkirakirin ku jineke teman 75 salî li sinûrê qeza berdaraşê li nava gundekî ku pê re dête gotin zêlka Edkoy ya tûşî vayrosê Koronayê boî ku hemî kes û kar û ew kesên ku berkeftin digel wê jinê hebûye hemî hatine karantînkirin ji ber ku berdaraşê heta vêgavê nexweşxaneya nivandinê her san ji cihê karantînekirinê nîne hemî înan hat nava Akrê da vêgavê ew kese et karantînkirina rojane ji bo wana piştgirînên têne encamdan ku vêgavê berdaraşê 14 haletên vayrosê Kurnayê hatine tûmarkirin ku êkişwana xelkê nahiya keleke herîsan êk jî xelkê nava santerê qeza berdaraşe û 12 dijî ku berkeftiyên wê jina teman 75 salî bûyne xelkê gundê zêlka Edkoyîne li nava qeza berdaraşê bayekî guştî em dikarin bêjin li vê deverê jî êdî rojafiya girêdayî yek wan rêkaran ve yên ku hatine girtin ji bo parastina xelkê de hember vayrosê navhatî da belê. بەڵێ زۆر سپاس دەکەین ئاری بۆ پێدانی زانیاریەکانت بۆ گفتوگۆکەت لەگەڵمانە سپاس بۆ بەشداریت.
سپاس بۆ تۆ. بەڵێ وەکو لە سەرتاوە باسمان کرد کە ئێمە هیچ چین و توێژێکی کۆمەلگا لە یاد ناکەین لە پرۆگرامی ڕۆژباشدا و بەتایبەت لەگەڵ ئەو دۆخانەی کە هەرێمی کوردستانی پێدا تێدەپەڕێت و ئێمە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو دۆخە بێت یاخود خۆپارێزی بێت بەتایبەت لە ئێستا لە دۆخی کۆرۆنایە کەسانێکان کە خاوەن پێداویستی تایبەتن و لەم سەردەمەشدا ئەوان بەدەیان جاری ئێمە پێویستیان بەوەیە کە چاودێریان بکریا خود ڕێنمایەکان و ڕێکارەکان بە شێوازێکی تایبەت بەوان بدرێت تا پارێزراو بن و دوور بن لەو نەخۆشیە. بۆیە ئێمە بۆ گفتوگوی زیاتر لەسەر ئەو بابەتە میوانداری بەڕێز دکتۆرە سازان ڕەزا معینمان کردووە کە دکتۆرا لە زمانی ئاماژە و نابستان و ئەندامی کۆمەڵی نابستانیشە لە نەجەب بەخێراتنیکەین بۆ ناو ستۆدیۆ بفەرمی تێرە دکتۆرە سازان. باشتر دکتۆرە بەخێر هاتی سڵاو لەبێت تەندروستی چۆنە؟ الحەمدولله ئێوە چۆنە؟ زۆر سپاس هەڵمانساندی زۆر باشە ئەکتیڤیتیە زۆر باشە. دکتۆرە بەگشتی ئێستا ڕەوش و بارودۆخی خاوەن پێداویستی تایبەتەکان چۆنە؟ بەڵێ سەرەتا دەستان خۆش بێ بەرنامەیەکی جوانە تەوەرێکی باشتان هەڵبژار پێم وابێ لە سەردەمی کۆرۆنایە ئێستا ئەمە یەکەمین جارە کە دومین جارە ببورن کەناڵێکی کەشبانگیان کردین کە باسی کۆرۆنا و خاوەن پێداویستی تایبەت بکەین زۆر باشە کە ئاوا جارجار بە تایبەتی لەو زروفەنا لەو بارودۆخەنا هەموارانە ئەوان بەسەر بکرێتەوە زۆر کارێکی باشە. ئەمەوێت سەرەتا پێداویستێکی پێناسەیەکی خاوەن پێداویستی تایبەت بکەین کە ئێستا پیانوترێ کەم ئەندامان یعنی هەنێ کەس پێڵێ کەم ئەندام هەنێ کەس پێڵە خاوەن پێداویستی تایبەت بەڵام خاوەن پێداویستی تایبەتێکە تۆ زیانی ئەرحەمترە با بڵێن بەسۆسترێ بۆ ئەوان خاوەن پێداویستی تایبەت ئەو کەسانن کە بەتەنیا ناتوانن پێداویستەکانی خۆیان جێبەجێ بکەن بەڵکو پێویستیان بە یارمەتی دەرێکە بە پاڵپشتێکە تاوەکو پێداویستەکانیان بۆ جێبەجێ بکە بەڵام خاوەن پێداویستی تایبەت لە یەکێکەوە لە جۆرێکەوە بۆ جۆرێکی کە فەرقەکە هەیە پێداویستێکی زۆر گەورەیە بۆ نمونە ڕێگرێ لەوەی کە با بڵێن ژیانی ڕۆژانەی نەتوانێت جێبەجێ بکا بە تەنیا بەڵام هەیە پێداویستێکی کەمە بەڵام لەبەرەوەی یەکێک لە ئەندامەکانی کەمە نیەتی بۆیە پێوتری خاوەن پێداویستی تایبەت یان هەنێجار پێوتری کەم ئەندام ئەجا ئێمەش لێرە ئەمڕۆ باسی نابستانەکەین کە ئەوانیش بێگومان خاوەن پێداویستی تایبەتن بەڵام بە خۆشحاڵیەوە ئەوان پێداویستیەکەیان کەمە ڕاستە کێشەکەیان زۆر گەورەیە چکە کێشەی پەیوەندیکردنە کێشەی پەیوەندیکردنیش لە کێشەکانی کە زۆر گەورەترە بۆ نمونەیەکێک با بڵێن ئەواقی فیزیایی هەیە لەسەر با بڵێن کورسی دانیشتۆ قاچی نیە ئەوەی نیە شەلەلە ئەمە قسە ئەکا پەیوەندی جیاوازترێکە بەڵام کێشەکەی کەمە تەنها ئەوەنەیە لەوانەیە نەتوانێت بڕوانەوە بەدەستی خۆی نان بخوا بەڵام ئەوان کێشەکەیان گەورەیە پێویستیەکەیان کەمە چونکە هەموو ژیانی ڕۆژانی خۆیان وەکو من و تۆ بەسەر بن بەڵام ئەوەی ناتوانێت بڵێ پەیوەندی بەمنەوە پەیوەندی بۆ بکەن من و تۆ ئێستا قسە ئەەکەین گویان لێمان نییە لێمان تێناگەن ئیلا بێ وەرگێڕێکمان لەگەڵ بێ بەداشەوە وەرگێڕیشمان بێنایە بەڵام باشە دکتۆرە ژیان بۆ ئێمە ئەگەر یەک جار سەخت بێ بۆ نابستان دوو جار سەختە لەم دۆخە چونکە ئێمە ڕێنمایەکان هەمووی بە جۆمانلەیەتی و تەنانەت هەمووی بە نووسین ئەنووسێ هەندێک جار یان هەندێک جار بە شێوەی ئەنیمیشن هەیە بەڵام هەندێک جار هەیە لە هەواڵەکان ڕێنمایەکی تازە دەرەچێت وەزارەتی تەندروستی ڕێنماییەک ئەدات ئەمە نابیستن کەواتە بۆ ئەمان دوو جار زەحمەت بێ ئێوە چۆن هەوڵتان داوە کە یارمەتی دەریان بن لەم دۆخێکە کۆرۆنا بۆ هەمومان بێگومان ئەو با بڵێن ڕێگریانی کە کرا دام و دەستگاکان نەبێ و شوێنەکان نەبێ ئەمە کاریگەری خۆی هەبوو چکە وکوتمان بۆ ئێمە ئەگەر جارێ سەخت بێ بۆ ئەوان دوو جار سەختە ئێستا باسی بکەین بۆچی سەختە بۆ ئەوان چونکە ئەوان زۆربیان سەر بە کۆمەڵە و ڕێکخراوەکانن یعنی کۆمەڵە و ڕێکخراوی مەدەنی هەیە کە ئاگای لەوانە یعنی بۆ خزمەتکردنی نابستانە بەڵام ئەزانین کە شوێنەکان نەمان داخران بە فەرمانی حکوومەت تەبعانەویش لەبەر تەندروستی بوو ئەوان لەو شوێنانە کۆ ئەبنەوە ئەگەر شتێک ئەوان نیگەران بکە ئەوان لەوێ وەرگێڕیان هەیە هەواڵەکانیان بۆ ئەواکە با بڵێن بۆیان وەرە جێڕێ ئەگەر شتێک نیگەرانیان کا قەلەقیان کا بیان ترسێنێ لەو شوێنانە لەو کۆمەڵانە لەو ڕێکخراوانە وەرگێڕەکە هاوکاریانەکە بەڵام لەو زروفی ئێستا ئەوەش نەمابوو وە سەرباری ئەوەش
ئێمە لە تەلەڤیزیۆنەکان لە ڕاگەیانەکان یعنی هیچ ئەوەیەکمان نییە وەرگێڕێکمان نییە پرۆگرامێک تەوەرێک تایبەت نکراوە بۆ ئەوان خۆیان با بڵێن کەسایەتی ئەوان با بڵێن ئەو ئاستەنگەی کە هەیەە ئاستەنگی بیستنە وان لەوان هاتووە یعنی کەسێکی گوماناوی بن دایمە گوماناوین بۆ گوماناوین مەسەلەن ئێستا ئێمە بۆ نمونە هەرسێک ماسێ کەسین من و ئەم خاتونە هاوڕێ یەکترین خەڵکی یەک ناوچین بۆ نمونە هەورامی باسی زمانێکی کەنەکەین بە زاراوەی هەورامی قساکەین تو یەکسەر تووشی گومانەبی ئەڵی لەوانەیە بێ و باسی چی بکەن وێنێ شتێک بڵێن باسی چێ بکەن یا من تۆ ئەم نیگەرانەکە ئەوانی ژیانی ئەم چواردۆرە هەر هەمووی بە زمانێکی جیاواز دوێ حتمما گوتوشی گومانە بن بۆیە هەمیشە پرسیارەکەن یعنی ئەگەر ئەو بارودۆ خەژ نەبێ هەمیشە ئەوان شتەکان لەلای ئەوان جێی سەرنجە سەرنجیان ڕاکێشی ئەیانەیە بزانن چییە چی بووە چی نەبووە ئەو هەواڵە چییە سعات ئەوە نەچی بووە ئەمڕۆ لە کوردستان چی بوو بە تایبەتی لەو کاتانەی کە بە پەلەیەک دەرەچێت لەوانەیە هەنێکیان باشە ینی بڵێن ئەو جیلەی ئێستا خوێنەواریان هەیە بەڵام جیلەکەی پێشوو لەوانەیە ئەو ئاستە خوێنەواریان نەبێ بە پەلە ئەو شتانەی کە لە ژێرەوە تایتڵەکان ئەم دوسرێ بفریا بکەون بیخوێنەوە بۆیە باشترە یعنی من اقتراحەکەم چەند جارێ پێشنیازم کردو لە بەرنامەکانە یعنی ئەڵێم ئێستا قەینا ئەو بارودۆخە قورسە هەیە کە بارودۆخێکی تەندروستی و بەسەر هەمومانان سەپاوە بەڵام جگە لەو بارودۆخانش بەرنامی زۆر باشەیە پرۆگرامی زۆر باشێ دراما هەیە چی هەیە هەواڵی وەرزشی هەیە هەواڵی سیاسی هەیە کە ئەوانیش بەشێکن لە کۆمەڵ بۆ ئێمەدایان ببڕێنین جیانکەینەوە ئاگان لە هیچ نییە یعنی تۆ ئەگەر ئەو تایتڵانی خواری شۆ بخێنی زۆر کورتە بەڵام یعنی هیوادارم ئەو چارەکی کە ئەمێنێتەوە لە کۆتایی هەواڵەکان بکرێت بە زمانی ئاماژە دکتۆرە پێت وانە ئێمە لە سیستەمی خوێندن ئێوە هەوڵی ئەوە بدەن کە ئەم پێشنیارە بکەن لە سیستەمی خوێندن ئەمان بەشێکن لە کۆمەڵگا لە سیستەمی خوێندن مناڵەکانمان لەسەر ئەوە ڕابێن کە بزانن چۆن بە زمانی ئاماژە باوانەیەک بێت بە زمانی ئاماژە بتوان لەگەڵ ئەو خەڵکی کە نابیستن بدوێن زمانێکی سەخت نییە پێم چۆن ئێمە حروفەکانمان هەیە پیتەکانمان بە هەمان شێوە دەکرێت یان بۆ نمونە لە دەستگا ڕاگەاندەکانە زمانی ئاماژە زۆر لە زمانی قسەکردن ئاسانترە ئێوە کارێکتان بۆ ئەوە کردووە زمانێکی وێنەیە چۆن زمانێکی وێنەیە بۆ نمونە ئەمە کوپە ئێمە نازانین یعنی وشەی کوپ لە چێوە هاتووە ئایا پەیوەندی بە ناوەڕۆکەکەیەوە هەیە بە شێوەکەیەوە هەیە نازانین بەڵام لای ئەوان هەموو وشەکانیان هەموو ئیشارەتەکانیان عیلاقەی زیاتر بە شێوەکەیەوە یا بە شێوەکەیەوە یا بە ئەرکەکەەوە بۆ نمونە چا خواردن چا ئەوە چایە کەوات کرد ئەگەر تۆ نابیستیش نەبی وا بکەی قەتیش کار بیبینی یەکەم جارە بێ ئەزانی مەبەستی چایە بۆیە زمانێکی ئاسان زمانێکی وێنەیە وەکو زمانی قسەکردن نیە یعنی هێماکان عیلاقەیان بە واتاکانەوە هەبێ نە عیلاقی بە شێوەکانەوە هەیە بۆیە فێربوونی ئاسانە و ئێمەش داوامان کرد ینی ئەم ساڵ کردمان بە پرۆژەیەک داوامان کرد وتمان بە لە پۆلی یەکەوە لە پۆلی دوی سەرەتایی لە سێ سەرەتاییەوە ئەمە نەک یعنی کۆمەڵیش فێری زمانی ئاماژا بێ هەنگاوێکی باشە بۆ ئەوی تۆ ئەوان تێکەڵی کۆمەڵەکەی بۆ چونکە تۆ کە مناڵەکە فێری زمانی ئاماژە کرد تۆ هەفتەی جارێ یا مانگی جارێ سەردانێکی مەکتەبی نابستانیان پێکەیت بە مناڵی ئاسایی پردێک دروستە وانە پردێکی پەیوەندی لە نێوانیان دروستە بێ و دوایەوە یعنی لە کۆمەڵا بوو چاوە غەریبە سیر ناکرێت من مناڵەکی خۆم بەرم بازار نابیست بێ بە ئیشارەت بە ئاماژە قسەی لەگەڵ هەتا دکتۆرە بوو ئێمەش پێویستە کە بیزانین ئەوە قسە نازانێ ئەوە وایە دوای ئەو نەزرەیەش نامێنێ ئەمە زۆر زۆر باشە ڕاستە هەتا بۆ ئێمەش پێویستە بیزانین بۆی کە کەسێک تووشمانە بێت بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەتە بەڕاست من زۆر جار نەمتوانی و ینی پێم ناخۆش بۆ زۆر نیگەران بووم لە حاڵی خۆم نەکا لە ئەو کە نەمتوانیوە بە پێی پێویست ئەو کەسە تێبگەێنم ینی هەستم بە کەم و کورتیە کردووە لە بڵێن لەو ڕەوشانی کە هەیە بە ئینسان هەیە بێ بۆ ئەوەی کە بتوانێت یارمەتی هاوکارێکی یاخود مرۆڤێکی تربات ئەمە گرنگێکی خۆیە بەڵام دکتۆرەوە باسیەوەتان کرد کە چەند دینجار هەوڵتان ناوە لەگەڵەوەی کە بە تایبەت لە سەردەمی کۆرۆنای هەموو ئەم شتانە هەبێ و ڕێک بخرێت پێتان وایە ڕێکارەکان تا ڕادەیە کەم و کوڕی هەیە یاخود وەک پێویست ئاوڕی لەو توێژەیاوەتەوە لەم سەردەمی کۆرۆنایە لە سەردەمی کۆرۆنایە تەنها ئێمە یەک ڕێنماییمان هەیە وەزارەتی تەندروستی دەری کردووە ئەوە کافی نییە بۆ ئەوان ڕاستە چونکە ڕۆژانە ئێمە ئامارمان هەیە ئاماری توشبووانمان هەیە ئاماری گیان لە دەستدانمان هەیە لە جیهانە لە هەرێمە یعنی ئەمانە هیچی ئەوان ئاگایان لێ نییە هیچ ئاگایان لێ نییە یعنی هیچ نەبێ هەفتەی جارێک بە زمانی ئاماژە یعنی ئەبدەیت بکەن نوێکردنەوە بکەن هەر بۆ خۆیان نەبەستنەوە بە
ڕێنمایەکی زۆر کورتی دقیقەیەوە کە هەمیشە ئەوە دووبارە بێتەوە ئەوان خۆ ئێستا ئەوان اعتیماد ناکەنە سەر کەناڵە ناوخۆیەکان مەئیوز بوون لەو شتانە ئەوان لە کەناڵەکانی خۆمان ئەوان ئێستا پەیوەندی ئەوان ئەوەنەی بە سوۆشیال میدیاوە بقوتە ئەوەنە بە بڵێن خۆمانەوە بەهێز نییە چونکە ئەزانێ ئێمە هیچیان بۆ ناکەیت هیچمان بۆ نەکردوون بۆیە هەمیشە چاویان لەسەر سوۆشیال میدیایە و لە سوۆشیال میدیا لە سوۆشیال میدیا کەناڵەکەیە تایبەت بەوان بێت چەناڵێکی یوتیوب بێت یان تۆڕێکی بەڵێ لە لای خۆمان نەبەست لە وڵاتانی دەرەوە لە وڵاتە عەرەبیەکان ئیشی زۆر باش کراوە یعنی ڕۆژانە ڕێنمایی لە یوتیوب بڵاوەکرێتەوە ئەو کەسانی کە زمانی ئاماژازان با بڵێن وەرگێڕن هەم زمانی ئاماژازان و هەم بیستەر ینی گوێشیان لێتی ڕۆژانە ڕێنمایی تازە بڵاوکەنەوە ئەوان اعتیمادیان لەسەر ئەوانە لەسەر ئێمە نە یعنی لێ بپرسە لە کوردستان ئەڵێ نازانم لێم مەپرسە واتە ئەو پێداویستانەی کە بۆ ڕێنمایەکانی تەندروستیە کە بەکاری ئێهێنن هیچیان لە ئێمە وەرناگرن تەنها لەوانەوە ئێستا بەم قسەی جەنابێت من ئێستا هەستی پێکەم کە قسە نازانم کاتێکە نابینایەک داوات لێ ئەکات وەسفی ئاسمانی بۆ بکەیت یان نابیستێک داوات لێکا وەسفیشتە اینجا ئەزانی کە تۆ چەنێ قسە نازانی اینجا هەستی پێکی کە تۆ وشت پێ نییە بۆیە ئێوە هەوڵی ئەوەتان داوە وەکو ئەوان کەناڵێکتان هەبێت یان کەناڵێکی یوتیوب بێت یان تۆڕێکی فەیسبوک بێت ئینستاگرام بێت لەڕێەوە بەڵێ خۆشحاڵیەوە خۆیان هەیەە ئەو مامۆستایانی با بڵێن ئەو نابیستانەی کە لە مەکتەبی لە قوتابخانەی هیوا پەیمانگەی هیوای نابیستان دەرچوون ئێستا ڕۆژانە من لە لامە ئاگام لێیانە ڕێنمایی بڵاوکەنەوە خۆیان یعنی ئەمە خۆیان بۆ خۆیان ئیشەکەن ئەمە شتێکی باشە چاویان لە ئێمە نییە لەوەیە لە زۆر شتیکەیە چاویان لە دەستی ئێمەیە بەڵام لەوەیان بۆ خۆیان ئیشی خۆیانەکەن ڕێنمایی باش بڵاوکەنەوە مامۆستایەکی ناوی مامۆستا ڕێبازە زۆر ئەکتیڤە ئەمە ڕۆژانە ڤیدیۆ بڵاوکاتەوە ڕێنمایی نوێ وشەی نوێ بۆ نمونە ئێستا وشەی کۆرۆنا ئاماژەی نەبوو لای ئەوان ئاماژەی نەبوو بەڵام خۆیان سێری کەناڵەکانی کیان کرد فێری وشەکە بوون و ئێستا ئاماژەکەی بۆکەنەوە ئێمە گەر لێرە تۆڕا بگرین ببوورە دواتر بەردەوامە بین لەسەر گفتوگۆکەمان و زیاتر قسە لەسەر بابەتاکەین بەڵام ئەچینە سلێمانی لای هاوکارمان دالیا کەمال سڵاو لەبێت دالیا بە هیوای ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ تۆ بۆ هەموو پارێزگای سلێمانی زانیاریەکان لای تۆ چییە؟ بەی تۆ باش هاژا لەگەڵ سۆڤانە من لە ئێستا لە نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا بکەم نەخۆشخانە هەر لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا تایبەت کرا بە توشبوانی ئەو ڤایرۆسە من ئەمێ ئاماژە بەوە بم کە لەگەڵ ئەوەی کە لێرە چەند کارمەندێکی حکومی هەیە کە بەردەوام چاودێری نەخۆشەکانەکەن لە هەمان کاتدا ژمارەیەکی زۆر لە هینی خۆبەخشانی تایە کە ئەوان بەردەوام چاودێری نەخۆشەکانەکەن ئەمە ئەکەنە کللتورێک بۆی بتوانن لە هەرمی کوردستان ئەو کاتانەی کە بە دۆخێکی ناهەموارە تێپەڕێ ببێتە مۆدێلێک کە بەشێکی زۆر لە خۆبەخشان کار بکەن لەو کاتانەی کە خەڵک کۆمەڵگا پێویستیان پێەتی ئەمانە ماندوونە ناسن کە لێرە کە لە پشتی منەوەن بم بەیانە زووە لە ئێشگیری نەخۆشەکانان ئەم کاتۆ باژنی گاخانەگە زانیاری زیاترمان پێبێ کە ئێوە هەر لە سەرەتای ڤایرۆسی کۆرۆناوە لێرە بوون و چاودێری نەخۆشەکان تاکرۆن تا چەنە ئامانجتانە ئەمە بکەنە مۆدێلە لە هەرێمی کوردستانە کاری خۆبەخشی بەڵێ سەرتا بەخێر بێن ئێمە وەکو خۆبەخشانی خەسخانەی سەرچنار کە خۆبەخشانە هاتوین لەم خەسخانەیە دەوامەکەین و وەکو ئەرگێکی مرۆڤایەتی کە لە پێناو خزمەتکردنی میدەتەکەمانە هاتوین خزمەتیان بکەین ئەمە بێزگەلەوەی کە ئێمە خۆمان خستۆتە مەترسیەوە و ماڵ و خێزانەکانمان خستۆتە بەردەم مەترسیەکی گەورەوە بەڵام لەگەڵ ئەوەشە لە پێناو خزمەتکردنی نەخۆشەکانە کە لە ئێستاە خۆتان نەزانن حاڵی کوردستان چۆنایی و کارمەندەکان سەرجەمانیان گرتووە دکتۆرەکان زۆر باشە. کاری ئێوە زۆر قورسە لەبەرەوەی ئێوە بەردەوام چاودێری نەخۆشەکانەکەن و بەردەوامیش بەرکەوتتان هەیە لەگەڵەوەی کە چاودێری نەخۆشەکانەکەن لە ڕووی ئەوەی کە قسەشیان لەگەڵاکەن تا وریان بەرز بێتەوە بۆی زاڵ بن بەسەر ئەم نەخۆشییا و تێپەڕێن ڕۆژانە ئێوە چەند کاتژمێر کارەکەن لێرە و کارکردنی ئێوە چۆنە کە لێرە ئەمێنەوانێ 24 کاتژمێریە ئەگەر زیاتر خۆتان باسی ئەو ئەرکوماندووبوونی خۆتان بکەن بەڵێ ئێمە
کە لێرەیە داوامەکەین ڕۆژانە لە کاتژمێر هەشتی بەیانیەوە داوامەکەمان دەست پێ ئەکات بۆ ماوەی 24 کاتژمێری داهاتوو هەتاوەکو ڕۆژی داهاتوو ئێمە لێرە 24 کاتژمێر لە خزمەتی نەخۆشەکەینان و خزمەتیانەکەین. زانیاریکیشمان پێبێ لەسەر توشبان کە لەم نەخۆشخانەیان باریان چۆنە تەندروستیان ئێستا جێگیرە؟ بەڵێ ئەو نەخۆشانەی کە لێرەن سەرجەمیان حاڵیان ناتوانین بڵێن زۆر باشن، بەڵام وەزعیان باشترە وەک لەوەی کە مەترسیکی وا لەسەر ژیانیان بێت. زۆر سپاس خاتونی دیاکە لەگەڵ مابووی هاژە دیار هە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا کە هات لە هەرێمی کوردستانە سەری هەڵداوە ژمارەیەکی زۆر لە خۆبەخشان هاتوونێتە ناو نەخۆشخانەکان و ڕوبەڕووی ڤایرۆسەکە بوونێتەوە ئەمان بەردەوام چاودێری نەخۆشەکانەکەن لە هەمان کاتە ورەی نەخۆشەکان بەرزەکەنەوانەیە کە ئەتوانن بەسەر ئەم ڤایرۆسە زاڵ بن. ئەوەی جێی خۆشحاڵیە بەردەوام ئەم خۆشبەخشانە بۆ من زانیاری بە میدیاکانیشێن لەو ڕوانگەیە شەوانەیە کارەکەی ئێوان جێگای پێزانینە. بەڵێ دالیامێ پرسیاریەوە بکەم ئەو کەسانە کە ئێستا لەوێن هەر کەس بێوێ ڕۆژانە پەیوەندی بکاوکو خۆبەخشێ کارکاوەرە گیرەیە خودت خوێندکارانی دەرچوون کەسانی شارەزان ئەو کەسانی کە لەوێن بە تایبەت ئەو ڤۆڵنتێرانە چۆن کارەکەن چۆن پەیوەندیەکەن بۆی بەرچاوڕوونیەک هەبێ بۆ کەسانی تر بۆ گەنجانی تریش کە بتوانێت هەمان ئەو کاری ئەوان بکات؟ زۆر باشە من دکتۆرێکم لەگەڵایە ئەوە توانێت زانیاریمان پێبا لەسەر ئەو پرسیارەی تۆ لێرە ژمارەیەکی خۆبەخشی لێیە ئەو کەسانەی کە بۆ منە ئامانجییانە بەردەوام کاری خۆبەخشی بکەن و پەیوەندی بکەن بۆ نەخۆشخانانەی کە تایبەتە بە ڤایرۆسی کۆرۆناوە پێویستە شارەزای لە چیە بێیان پسپۆری لە چیە هەبێت؟ ئەوی هەر کەسێکێتە ئەم بەشە پزیشکیانە پێویستە چەند ساڵێک بەپێی ئەوەی کە کۆڵێج بێ دەبێت 4 ساڵ بەشی پەرستاری تاوا کرد بێ یاوەی کە لە پەیمانگایە 2 ساڵ بەڵام ئەبێ لەم شێوانە کە یەت لە 2 ساڵەکەی تاوا کردووە یا 4 تاوا کردووە بە شایدەی بەکالیرۆز یا دیپلۆمایە کە ئێرە پێویستە تەجروبەیەکی باشی هەبێت بۆەوەی کە بتوانێت ئێمە لێرە ئیشمان چێ لێرە خزمەتی خەڵکەکەین خزمەتکردنی خەڵک ئامانجی ئێمەیە بە تایبەتی خۆبەخشانی کە نێرەیەک زۆربەی زۆریان تەجروبەیەکی باشیانەیە لە خەستخانەکانی شار و یاخود ئەوانەی کە بابەتی سم پێ ناکرافوو لاکن دیارە ئەم شوهر نەخەوت هیچ هیچ نەخەوتم بەڕاستی لە هەشتی بەیانی بۆ هەشتی بەیانی هاتوین بەڵام ئەوی کامل لەسەر خۆبەخشەکان بیڵم ئەوی کە زۆر گرنگە بەڕاستی ئەوان چینێکن کە بە بەردەوامی هیلاکە بن بە بەردەوامی لە خزمەتی خەڵکان پێویستە حکوومەتی هەرێم بەڕاستی ئاوڕێکیان لێباتەوە من نۆکو خۆم من ئیشکێلم دکتۆرەکان ئێماوە تا دکتۆریش بە هەواناژی دکتۆرەکانیش بەڕاستیەکەن لە چینە ماندووەکان بەڵام ئەمانەی خۆبەخشەکان هەر هیچ نەبێت کرێی ئەویان بنەیە ئەویان بۆ سەرفکان کە بتوانن بێن لێرە خزمەتی خەڵک بکەن. بەڵێ زۆر زۆر ئێمە شەرۆک و کوردستان 24 هەر لەسەر چاوانەیە هەوڵمان ناوە پەیامی خۆبەخشەکان و ئەو کار و ماندووبوونی کە ئەوان لەسەر تای دەرکەوتنی ڤایرۆسەکەیە بیگەێنین. بەڵێ سپاس داریا کە هەمیشە ئەو شوێنانە لە ڕێگەی کامێرەی کوردستان 24ەوە بەسەرەکەیتەوە کە ماندوو نەناسن و کاری خۆبەخشانەکان سپاس بۆ تۆ بۆ زانیاریەکە و بە هیوای سەلامەتی و تەندروستی باش بۆ هەمووان. زۆر سپاس بۆ دالیاوە لە سلێمانی و دەگەڕینەوە هەولێر و دەچینە لای هێرۆ مەولودی. هێرۆ ڕۆژت باش و هیوادارین کە تەندروست و سەلامەت بیت زانیاریەکان لە لای تۆ چین لە هەولێری پایتەخت پێمان ڕابگەێنە. ڕۆژێوەش باش هاژە سۆڤان سلااو لە هاوکاران و هەروە بینەرانی کوردستان 24 ڕۆژێکی دیکە لە هەولێری پایتەخت دەستی پێکرۆ کەشوهەوە ئەمڕۆ تا ڕادێ نیمچە هەورێکیشی هەر پێوە دیارەکەشەوە کەمە فێنکترە بە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو ئێمە لە یەکێک لە شەقامە سەرەکی میلیەکانی ناو شاری هەولێرن کە ئەم شەقامە بە شەو و بە ڕۆژدا زم و زۆڵی زۆر تێدا دەبنێ بە تایبەتی بەیانیان بۆ نانی بەیانی وەکو نەریتێ سۆڤان و هاژە لە کوردستان نەریت کە ڕۆژانە خەڵکێک دێن نانی بەیانی لە دەرەوە دەخۆن دەبینی کاسبکارن کرێکارن یا فەرمان بەرن دێنە ئەم شوێنانە بەڵام هەندێک کەس وەکو نەریت دێنە ئەم شوێنە وەکو کلتورە وەکو ڕاهاتنێکە ڕۆژانە سەرڕۆکە لە ماڵەیەش نانی بەیانی هەیە بە ڕەنگە نانی بەیانی خۆن بەڵام تایبەتمەندی خۆی هەیە دێنێرە ئەم شەقامە جموجۆڵی پێوە دیارە و کۆمەڵ خواردنی تایبەتیشە لە شاری هەولێر کە لەسەر لە بەیانی ئامادە دەکرێت هەروەها لێرشدا کە دەبینین ساتیکە پابندی ڕێنمایەکانی تەندروستی بن بە پەنجاوانە کەمامەش کە
دەبێ بڕۆنە ژوورەوە و هەروەها سەرقاڵی ئەوەن و بە پێی ڕێنمایە تەندروستەکانی لە بەرچاو دەگیری ئەوەی کاروکو باسم کرد کۆمەڵی خەڵک لێرە دەبینرێەوە سەردانی ئێرە دەکەم بۆ نمونای لێرە ئەم بەڕێزان لێرە دەنش زۆر جاش دەبێتە شوێنی مناقشە بەحەز قسەی ڕۆژانە کۆمەڵایەتی هەڵبەت لێرە هونەرمەندان و گۆرانی بێژان جدا دەنیشم کاگلێر گەرمیانی دەبینەوە وەکو گۆرانی بێژێکە لە شار هەولێر لێرە کاگلێر بەیانی باش ئەگەر جەناب وەکو کەسایەتێک وەکو گۆرانی بێژێکی ناوشاری هەولێر بۆمان بەسکی هۆکاری چییە و کوونەریتی خەڵک ڕۆژانە دێنە ئەم شوێنە بۆ ناخواردنی بەیانی بەخێر بێن سەرەتا کەناڵی 24 زۆر بەخێر بێن بخۆی ئێرە کەلتوری ئیسکان هەروایە هەرواش بووە لە من نزیکەی زیاتر لە 20 ساڵن بەیانیان دێمە ئێرانە و لەگە برادران خۆی زیاتر خۆشەویستی کۆمان دەکاتەوە نەک مەسەن بۆ نان خواردنەکە نیە بەوەستێن هەخواردنەکە بۆ ئێرە هەمووی دۆست و ئەحبابی یەکتریە زیاتر ئێواران سبەینان خەڵک لێرانە تێکەڵاوێتێکی باشی هەیە یعنی ئەگەر ڕۆژانە مەسەن بۆ نمونە یەک دیار نەبی یان دوسێ ڕۆژ بسەدارچی کەسێک دیار نەبی ئەو تەلەفۆنی بۆ دەکەن دەرێن بۆ دیارنی نەریتەکەی ئێرە ژوایە ئەو کەلتورەوە ئیسکان هەر بەناوبانگە بەنانی بەیانی و زیاتریش کۆبنەوەی ئێواران لێرانە بە حکومیەوەی شوێنەکە شوێنێکی بڵێن وەکو وڵاتانی تر تورکیا تەقسیم هەیە فلان شوێنی هەیە و شوێنی سلێمانی شەقامی سالمی هەیە ئێرەش ئیسکانی هەیە ئیسکانیش بەناوبانگە شەرتیش نییە مەرزنی هەر خەڵکەکە ئەوەی کە دێت ئێرە تەنها خەڵکی منتیقی بینە خەڵکەیە مەسەن لە دارەتووی لە شوێنەکەیت کەمی دێت ئێرە کۆ دەبنەوە بەسەر بەری باسمە ناو چایخانەکە لێرە چایخانەیەکی بەم شێوازە دانیشتۆ خەڵک نانیبانی دێڕخات چای تایبەتی بە کاکی چایچیەکە گەبێتە ئێرە زان تایبەتمەندی ئەم چای چییە کاکە باشی جیاوازی چیە خەڵک نانی بەیانی لە ماڵێ ناخوات و دێت ئێرە جیاواز چایەکەی تۆ جیاوازە چیەم چی خەڵکرا وەڵا خوشکم بەر لە خواوێنە ئێرکانە و زۆر پاقشە چای ماجی خۆشە خواردنی ماجی خۆشە زۆر الحەمدوللا لەبەر مشتریمە زووتێن چایخانەی کاتژمێر چەند دەست پێ دەکەی بە دروستکردنی چایوانە ساعت 4 سبێنە حاضر دەبێت دەچوار بەیان و خەڵک دێنێ خەڵکی ئێرکانە ساعت چەند هەیە 24 ساعت هەیە چایخانە الحەمدوللا لەشی تۆش ساغ باسمە لە ئەم هاوڕە بەڕێزە وەبزانانی بەیانی خواردوانی بەیانی باش سپاس دەکەم چایەکەشت کرد بەسەریدا لەگەڵ ساعتان سپاس دەکەم جەنابەت ئیشکارت چییە؟ فەرمان بەرم فەرمانبەری جەنابەت وەکو فەرمانبەری ڕۆژانە دیتە ئێرە نانی بەیانی دەخۆی هەموو ڕۆژەدی بەڵێ من لە مێژ دەقیم هەم ڕۆژ دەن پێشیش ئەو نەخۆشی کۆرۆناش من داتی نێرە بیانی نان دەخۆن شوێنێکی خاوێن و پاک و پابەندی ڕێمایەکانن خەڵکەکە لە ماڵە نان ناخۆن زیاتر دێنامش لە ڕاهاتوە لێ ڕاتوە ینی بیانە مەخسە لێ ڕاتوە دەستمانێ دوم بیانە زوو بە نانی خۆی حتمما بۆ تەندروستیت باشە شتان باشە و شت نیە مەخسە هەر نان و ماشتی شوابی دەتان مەخسە شۆربایەکە نۆکاوەکە تشتی بەخوادیت کە بخۆیت زۆرا زۆر بخۆیت زۆر سپاس ئەم بەڕێزە شەر بدوێنم لێرەوە کاکە بەیانی تۆش باش نانی بەیانت خواردووە بەری نانی بەیانیم خواردووە چی توێ ڕاکێشە بۆی کە نانی بەیانی بینتە ناو ئیسکان لە هەولێر نانی بەیانی بخۆی بەخۆم چێژنێنەرم گەلە لە مێژە دێمە ئێرە زۆر پاک و خاوێنە لە هەموو شتۆکە لە شاگردەکان لە تەندروستیان لە هەموو شتەکان لە مێژە دێمنانی بەیانیان لێرە دەخۆم چەند سار دەبین زۆر خەڵکی دیکەش دەبینین دەبووەتە کللتورێک لە ناو خەڵکداوە بەرێ بەیانیان عالم زۆر دەسێوی بسەکار و کاسبی دێنانەکەی دەخواوت دەڕوە بەحسەکەش دەکەی لێرە گفتوگۆکانش لێرە طبعاً هەموو برادرین هەموو یەکدی دەناسین چەند سارە تقریباً 9 سارم دێمێرە زیاتر هەیە 10 سارە دێت ئێرە ئەم بەڕێزە هەم بە دەستکەش و دەمامکیشەوە ئامادە و نانی بەیانیش خوار بەیانی تۆش باش باش زۆر سپاس بەخێرێکی بەیانی باش خوار بە نیسک و بەم شێوازە ڕۆژێک خۆش تەندروست دەست پێ زۆر سپاس سەلامەت بیاڕۆدی جەنابەت پێ دوایە هۆکارەکەی چێ خەڵکی ئێمە ڕاهاتووە دێتە بژە تا چەندێک گونجاوە بۆ نمونە ئەگەر دەبینی لە بەیانیان لەگە بنەماڵە خۆی ناناخوات دێتە شوێن لەگە هاوڕەکان دێخۆن خۆی خواردنەکان لێرانە لەگەڵ ماڵ جیاوازم مەسەلەن لێرانە حەز لە نیسکە نۆکە تەشریبە ینی زۆربەی خواردنەکان زیاتریش فەرمانبەرن ئەوانەی کە دێن ئیشوکاریانێ بەیانیان پێشەوەی بچن لە بۆ دەوام لێران نانەکەی دەخۆن و هەم هەرزانە و هەمیش پاک و خاوێنە یەکەکە لە هەرە چایخانە پاک و خاوێنەکانی ناوبازاری ئیسکانە پێش کۆرۆنەش پێش ئەو دەردەش پابەندیشن بە هەموو ڕێمایەکان ینی زۆربەی زۆری خەڵکەکە دێتەم چایخانێ و خواردنەکان جیاوازە لە گەرماڵێ خۆشترە بەڵێ هۆکاری جیاوازیەکەی و هەرزانش سپاسیان بەڕێزانە دەکەین کە هاوڕێ مامۆستۆبان و هاژار و بەڵێکە
چایخانە بووە کللتورێک ئەم شێوازە وکو هاوڕێیان و هاوڵاتیانش باسییان کرد جیاوازی لە جۆری خواردنەکان و دانیشتن و قسەکردن و هەروە دەستپێکی ڕۆژێکی خۆش لە ئیسکانەوە دەست پێ دەکەن کە بۆ تەنەریتێک و کللتورێکیش لێرەدا دەنیشن ڕۆژیان دەست پێ دەکەن. بەڵێ هێرۆ هەروەک پرسیارت لەو هاوڵاتیانە کرد و دەشمان بینی کە دەمامەکییاندا نبووە دەستکێشەکانیشیاندا نبوو ڕێنمایەکانی تەندروستیان زۆر جوان جێبەجێ کرد و هەروەخت باسیشت لێوە کرد و خاوەنی ئەو شوێنەش باسی لێ کرد کە ڕێنمانەکانیان زۆر بە جوانی جێبەجێ کردو و پاک و خاوێنە ئێستا تۆ دڵت مرتاحە لەوێ نانێکی بەیانی جوان بخۆیت و سلێمانی واتەنەکە نانێکی بەیانی جوانەکەی چۆن چۆنیە بەتی جوان بێ ئیتر ئێستا تۆش لەوێ توانی نانێکی بەیانی جوان بخۆیت و ئێمە بەجێ دەهێڵین زۆر سپاس دەکەین بۆ زانیاریەکانت پێمان بڵێ ئەگەر شتیشت خوارد پێمان بڵێ کە چی ئەخۆی بە تەمای چی بخۆی لەوێ. بەڵێ بێگومان ئەمە هەروکو هاوڵەتەنش باسییان کرد جیاوازی جۆری خواردنەکانە من بۆ خۆم بەیانە هەوڵەدەم کە شتێکی وا بخۆین کە بتوانانی زیاتر ڕابێ بۆ نمونە خواردنی هێلکەیەکی دەڵەمە زۆر خۆشە لەم کاتێستاندا لەگەڵ چایەکی دیشلەمە بۆ بزانم گونجاوە بۆ ئەمڕۆمان. یاخوا عافیەت و بێ و نوێشی گیانە بێت و زۆر سپاس دووبارە بۆ زانیاریەکانت و دەگەڕینەوە لای میوانەکانمان و ببوورە دکتۆرە زۆرمان ڕاگرتی بەڵام نیژگوم گرت بوو خۆش و باسی نانتانە کردم ژنانم نەخوارد دەبێت کە تەواو بووین پێکەوە دەچین و پێکەوە نانێک دەخۆین ئێمەش برسیمانە من و هاژش بانی زۆر زوو هەستی لەش ساڵ بە تۆش ئەزێکمان دکتۆر پێشەوەی کە بچینە لای پەیامنێرانمانە باسیەوەمانە کرد کە لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بێت ئەوان پەیوەندیەکان ئەوان ئاگان لە ڕێنمایەکانە بەڵام وەکو خۆمان هیچمان بۆ نەکردوون تەنها ئەو ڕێنماییە زۆر کورتە ئەوی شوابزانم پێویستە ڕێنمایەکان ئەبدەیت کرێتەوە چون ڕۆژانە بۆ ئێمە ئەبدەیتەکرێ با بۆ ئەوانیش ئەبدەیت کرێ بە هەفتەی جارێ دوو ڕۆژ جارێ ڕێنمایی نوێ ئامارەکان ئەمانە بۆیان بڵاو بکرێتەوە چکە سەیری دەستی ئەم و ئەو نەکەن نێن لە وەرگێڕە بپرسن بڵێەوە ئەمڕۆ چی بوو ئەو دوێنێ چی بوو ئەوە چی بوو ئەمانە باشە ئەنجا ئەو ئاسەنگانەی کە ئێستا لە سەردەمی کۆرۆنایە تووشی ئەوان بووە زۆرە یەکەم لەلایەک نەبوونی ڕێنمایی نەبوونی ڕێنمایی بە زمانی ئاماژە ئەمە زۆر گرنگە و کەنیشە هەتا ئەم دقەیەنیە جگە لەو ڕێنمایی کە باسمان کرد دەستیان خۆش بێ بە سەلیقی خۆیان ئەویان کرد دەستیان خۆش بێ بەڵام ئەمە کافی نییە ئەوە یەک دوو ئاسەنگێکی کە بڵێ نابیستان خۆیان ناویان ناوە دوژمنی نابیستان ئەو کەمامەیە کە ئێمە پێڵین دەمامک کە بەستراوە بۆ چونکە ئەوان بە تەنها احتیماد ناکەنە سەر ئیشارەتەکانی دەست و شان و ئەمانە بەڵکو خوێندنەوەی لێوەکان خوێندنەوەی قسە با بڵێن تۆ ئەو منتیقەیە ئەو کەمامەیە ئەو منتیقەیە ئەم ناوچەیە هەمووی داپۆشی ئەو حرەکانش بە زۆری لەم ناوچانایە ئەو قسە و تۆ قسەی بۆکە خۆ سەیری چاو ناکە ئەو سەیری دەستەکە لەگەڵ سەیری ئەو منتیقەیە لەگەڵ سەیری ناوچوان بزانێ ئایا تووڕێی ئایا دڵ خۆشە بە چیا دەرەکێ بە لێوەکانە کە ئایا زەردەخەنەیە بۆ سەرەوەیە بۆ خوارەوەیە تووڕێە عەسەبیە ئەوەیە بێتاقەتە ئەو ئەوانە خوێنێتەوە بەڵام کە ئەو کەمامێ بەسترا هیچی بۆ ناکە بەڵام بەو هیوایە کە لێرەش بە کامامێکی لەو شێوەیە هەبێت چونکە چەند فترێ لەمە پێش لە بەلجیکا ئەڵێن شەفافەیە لە وڵاتی ئیتالیا ژمارەکەی زۆر کەمە یعنی حتا نابیستانی ئەوێش داواکەن ئەڵێ گوایە کولفەکەی وابزانم $10 تێچێ بۆیە ناتوانن بۆ ئەوان بۆیان دابین بکرێ بەڵام بۆ ئێمە ژەگەر شتێکی وا بکرێ هەر باشە ئیشەڵا درێژەش ناخایەنێ ئەم دۆخە بەرەبەرە وردەورداوا کۆنتترۆڵەکرێ بەڵام بەداخەوە لەو سەردەما بۆ ئەوان هیچ نەکرا. باشە دکتۆرە تۆ بەگشتی باسی نابیستانە کرد بەڵام خاوەن پێداویستە تایبەتەکانی دیکەش گرفتیان زۆرە بە نمونە نابینایانن یاخود ئەوانەی کە ستا درۆمەنیان بە شێوازی تایبەت ئەبێت تێگەاندنیان هەبێ پاک و خاوێنێکەیە ڕێنمایی بوو ئەوان چۆن پێشکەشکراون ڕاستە نابینێ بەڵام جوێ لێە مێشکی وەکو من و تۆ ئیشەکە بە هەمان شێوە نابیستەکە ژوایە وەکو من و تۆ ئیشەکە کە ئەڵێم وەکو من و تۆیە وەکو من و خاتونە یعنی ئێمە خۆمان نمونەین لە ئیشکردنە لە کارکردنە لە ئەکتیڤکردنی بابلێن لە ئەکتیڤی مێشک و ئەمانەمە ئەمانەیە بۆیە بە خۆمانیانە چێنین هیچیان لە ئێمە کەمتر نییە نەبیرکردنەوەیان بۆچوونیان بۆ شتەکان تەنها ئەوەنەیە قسە ناکەن وە نابیناکەش بە هەمان شێوە بەڵام خاوەن پێداویستی تایبەتە لەوانەیە بۆ نمونە جاران ڕۆژی 2 جار دەستێشت 3 جار دەستێشت ئێستا 2 بار و 3 بار و 4 بار و 10 بارە دەستی بشوە پێویستی بەوەیەکی هەمیشە لەگەڵی بڕاتە با بڵێن دەست شۆرەکە یان دڵیانە لەوەی کە ئەو خواردنە لەوێ دانراوە سەری داپۆشراوە یان پاک و خاوێنە یان مودەکەی چەند نییە ئەمانە بۆ ئەو بەیان ئەوانەی کە با بڵێن کەم ئەندامی سەر کورسین بۆ ئەمانە دەستشتن و ئەوانە
هەمیشە پێویستیان بە یەکێکە بۆیە بۆ ئەم سەردەمە بۆ ئەوان دووجار سەختترە. باشە دکتۆرە بەپێی ئەو ئەزمونەی هەتەیە خۆت ئێسەکە لە کاردای چەند خاوەن پێداویستی تایبەت هەیە ئەگەر تووشی کۆرۆنا بوو بەیانی ئاگادارن؟ هیچ ئامارمان نییە. هیچ ئامارێکتان بەهۆی قەدەغی هاتوچۆ بووە نەتانتوانیوە لە کۆمەڵەکەتان ئەو ئامارانە یاخود پەیوەندیکی واتان یە کۆنتاکتان لە هەرێم نیمانە بەڵام لە دەرەوە هەمانە لە دەرەوەی هەرێم هەمانە بۆ نمونە لە محافزەکانی باشوور ئامار هەیە ژمارەکە زۆر کەمە 2 کەس تا 3 کەس توش بووە بەڵام نەترساون ئێمە لێرە ئێمە ئیشی ئێمە جگە لە ڕێنمایەکان کە ئێماڵێن ڕێنمایەکان بڵاو کرێتەوانێ بۆ ڕەوانەوەی ئەو ترسەیە چونکە ئێستا ئەوە ترسێ نازانێت چییە ئەنجا یەکێ بنەوە باسیەکە بە تایبەتی ئەوان احتیمال دەکەنە سەر سوشیال میدیا بۆیە لەم گرنگە خۆمان ڕێنماییمان هەبێ بە زمانی ئاماژە چونکە ئەوان احتیمال دەکەنە سەر سوشیال میدیا خۆشمان نەزانین سوشیال میدیا لە 20 ئەوەیانە ئەگەر دوانی باوەڕ پێکراو بێت یعنی بە بەڵگەوە قسەکە شتەکان زیاکەن با بڵێن ئامارەکان ڕاست نییە بەڵگەیان سەرچاوی دروستیان نییە بۆیە ئەگەر لە لای خۆمانەوە بێ باشترە ئەمەش ئەم وەرگرتنی زانیاریە سەرچاوی زانیاریەکانی هەڵەیە کە هەڵە بێت تووشی نیگەرانیەکە تووشی ترسیەکە تووشی تۆقانیەکە بەڵام ئێمە کە ئەم ڕێنمایانەمان بڵاو کردەوە بە زمانی ئاماژە ئەو ترسە لە لای نامێنێ ئەو دڵ ڕاوچێ یعنی ئێمە ئیشمان ئەوە بێ با بڵێن پێ بڵێن ڕاستە ڤایرۆسی کۆرۆنا هەیە بەڵام ئەمە نەخۆشیێکی کوشندە نییە کۆنتترۆڵەکرێ و چارەسەری هەیە و لەوانەیە توش ببی بەڵام چارەسەرەکرێ بەڵام ئەو بۆ شێوەیە وەری نەگرتووە ئەو بۆ شێوەیە وەریگرتووە لە سوشیال میدیا ئەو کە توش بێکسەری کوژێ ئەمرێ مقاومەی نییە بەرگری نییە ئێمەی کورت هیچ مقاوەمان نییە بەرگریمان نییە حتا یەکێک پێی وتموتی گوایە ئێمە پێمانەڵێن هەر نابیست لەبەروی ئێمە خواردنی ئەکسپایر زۆرە خۆین ئەگەر توش ببین یەکسەر ئەمرین خواردنی ئەکسپایر نابیستەکان زۆر دەیخۆن نە یعنی گوایە کورد بەگشتی یعنی ئەمە لە سوشیال میدیا بڵاو بۆ تۆ کە ئێمە لە ئەوەکان سنوورەکانەوە خواردنی ئەکسپایرمان زۆر بۆیێت بۆیە منەدروست بڵێ یعنی منەڵێ مەڵم سەرچاوی زانیاریەکانیان دروست نییە ئەمە ئەگەر ئێمە لەژێر کۆنتترۆلی خۆمان بێ بۆ نمونا ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بڵاویەکاتەوە لەگەڵ وەزارەتی ناوخۆ بڵاوەکاتەوە ئەو پابندە بۆ جلۆ ڕێنماییاگرێ ینی مەجبور نییە ئەگەر هەبێ مەجبور نییە بچێتە پەنا بۆ سوشیال میدیا بێ بەس لەبەرەوەی نییە بۆیە پەنای بوو بەڵێ دکتۆرە ئێستا ئێمە لە قۆناغێکی قۆناغی شەڕی تاکەکەسیە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆناوە خودپارێزی ئێوە ئێستا بەهۆی قەدەغی هاتوچۆکە ئێمە هیچ پەیوەندیەکمان لەگەڵیانانی ئێوە ناتوانێت تەنانەت حتمما لە لای ئێوە کۆمەڵێک زانیاری تایبەت بەوان و بە خێزانەکانیان هەیە پەیوەندی تەلەفۆنی خۆوان هەر لە خێزانەکانی کەسانێکان کە ئەبیستن بە پەیوەندی تەلەفۆنی پێیان بڵێن شێوازەکانی خودپارێزی تا چەندێک توانیتانە ئەو پردە دروست بکەن لەگەڵ خێزانەکانی ئێمەش یعنی ئێمەش با بڵێن پەیوەندیمان لەگەڵیان نەبێ لەگەڵ هەچەنە گروپمان هەیە لەگەڵ کە سوکاریان ڕێنمایەکانیان پێڵێن شتێک هەبێ پێیانەڵێن بەڵام ئەگەر ئێمەش پێڕانەگەین یا مەشغوڵبین یا لە بیرمان بچێ دایک و باوکی ئێستا بە خۆشحاڵیەوە زۆر هۆشیارن شتەکانیان هەموو بۆ وەرەگەڕن ڕێنمایەکانیان بۆ وەرەگەڕن چکە ئەو لەگەڵ مناڵەکەی گەورە بۆ نابیستە فێری زمانی ئاماژە بووە بۆی وەرەگەڕێ ئاگای لێتی نایڵێ نیگەران بێ نایڵێ بترسێ ئەڵێ ڕاستە ئەو ڤایرۆسە بەڵام چاگەبی ئەوە احتیماد مەکە سەر ئەوە سەر ئەو ئایپادە سەر ئەو لاپتۆپە سەر ئەوە وەرە پێت بڵێم ئێستا ئیخباری سەعاتە شەواڵی سەعاتەش ئەمەیە و ئەوەیە و ئەوەیە و مەترسی لەسەر نییە هەتایەکە لە دایکەکان وتی من بە تایبەتی دانیشم بەدیار هەواڵە تەندروستیەکانەوە چونکە زۆر نیگەرانە مناڵەکەم حتا ڕۆژی نازانم چەند جار مۆبایلەکەی بە کلێنسی تەڕسڕێ ئەوە نەترساوە یعنی ئەگەر سویچی سیارە دەست لە سویچی سیارە بە لە دەرگابە لەو با یەکسەر کلێنسی تەڕی پێ ئیسڕێ ئەمەش جۆرێکە لە نیگەرانی وتی یعنی ئێمە من و باوکی ڕۆژانە هەواڵە تەندروستیەکان ئامارەکان هەمووی پێ ئەڵێن ئەنجا بە خۆشحاڵی و دایک و باوکی ئێستا هۆشیارە و ئێمەش ئاگامان لێیانە ینی ڕێنمایەکانیان پێڵین ئەڵین ئەمە دروستە بە دایکەکان بە باوکەکان ئەمە دروستە پێیان بڵێن ئەمە ئەم پەیجە دروست نییە بە ئاگاتان لێبێ کۆنتترۆل بکەن با تەمەشای ئەوە نەکەن. بەڵێ دکتۆرە زۆر سوپاس بۆ ئامادەبوونە لە پرۆگرامەکە بۆ هیواین کە ئەم پرۆگرامەی ئێمە بەرهەمێکی هەبێ هەرچەندە بەداوای لەبوردنەوە لە هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان و نابیستان کە نەمانتوانی تەرجەمەیان بۆ بکەین و ئەو بکەین بەڵام ئێوە توان لە ڕێگەی خۆتانەوە هەم پەیمانگاکانتان بکەنەوە داوا بکەن و هاوکاریتان بکرێت لەلایەن حکوومەتەوە و دەرەنجامێکی شێبێ پرۆگرامەکە کە قسەکانمان لەسەر کردەوە سوپاس بۆ ئامادەبوون. دەستان خۆش بێ بەس منیش لێرە وەلەو لە هەموو چاوپێکەوتنیەکە من داواکەم ئەڵێم تکایە یعنی
کاتێکی کەم بۆ نابستان تەرخانکەن یعنی کەناڵەکانی ئێوە با بڵێن کەناڵێکی جیهانیە کەناڵێکی باوەڕ پێکراوە پڕبینەرە بینەرێکی باشی هەیە و ئەوانیش احتیما دەکەنە سەر و کەناڵانەی کە پڕبینەرن کاتێکی کەم 20 دقەیەک نیم سەعاتێک ڕۆژانە بۆ ئەوان تەرخانکەن هەر هیچ نەبێ کورتەی هەواڵەکانیان پێ بڵێن وەرگێڕێک دابینکەن ئێمە هاوکارتانە بین داوا لە ئێمە بکەن ئێمە وەرگێرتان بۆ دابینەکەین بەس مهم خزمەتێ بۆ چینە بکرێت یعنی مەرج نییە شتی با بڵێن خۆشگوزەرانی و تەرفیهی لەم زروفەی ئێستا ئەوان پێویستیان بە ڕێنماییە بەوەیە یعنی زروفی الحەمدولله ینی بە ناشکری ناڵێن کوردستان هەر قەیران 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 بە دواییەکا بۆمانە ئەمانش ئەوان نیگەرانەکە جا ئەگەر کورتەیەک لە هەواڵەکان بۆ ئەوان بکرێ بە زمانی ئاماژە دەستخۆشیتان لێ حتمەن بەدڵنیاییەوە پێشنیارێکە کە لێرەوە جەنابەت دەویستن و ئێمە زۆر سپاس دەکەین کە دووبارە لەگەڵمانە بەشدار بووی و لەگەڵ جەنابیش تا کۆتایی بە پرۆگرامەکەمان هێنین جەنابەت بە زمانی ئاماژە ئەگەر شارەزایکی باشت لێ هەیە خوداویزی لە بینەران و بیسەرانمان بکەیت سپاس دەکەین مەک من و هاژە سپاسانەکەی کە تام ساتە وەختە لەگەڵمان بوون و خوداویزی دەیەڵین بۆ دکتۆرە کە بە زمانی ئاماژە قاویزیتان لێ بکات دەستان خۆش بێ زۆر سپاس تەوەرێکی باشتان هەڵبژارد بوو منیش لێرەوە چاوی هەموو نابستان ماچەکەم هی هەموو نابستانی کوردستان بە گەورە و بچووکیانەوە دەستیان گوشم بە زمانی ئاماژە بەڵێ بە زمانی ئاماژە خواحافیزی زۆر ئاسانە تەنها ئەوەنە پێیان ئەڵێم دەستان خۆش بێ چاوتان ماچەکەم خواحافیز هەر سەرکەوتو بن.